خۆشەویستانی کورسات نیوز سڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم پانۆرامای ئەم شەوتان پێشکەشەکەین. کۆمەڵێک گۆڕانکاری جۆرا و جۆر لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان و عێراق ڕوەدەن. ئەمڕۆ هەواڵەکان باسییان لەوە کرد کە ئەمریکا بڕیارە عێراق و هەرێمی کوردستان جێبهێڵێت. بەڵام تەفاسیلەکەی ڕوون نییە ئاخۆ ئەمریکا کورد جێهێڵێت یاخۆ تەنها چەند جوڵەیەکی تاکتیکیە. وەجگەلەوە ئەمڕۆ کورد بە شاندێکی باڵا لە ئێراندا بەشداری کرد لە مەراسیمی دەست بەکاربوون و سوێن خواردنی ئیبراهیم ڕەیسی هەشتمین سەرۆکۆماری ئێران. و ئەوەی پێشهاتی تازە بوو ئێران بە ئاڵای کوردستان و بەبێ ئاڵای عێراق پێشوازی لە شاندی هەرێمی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان کرد. و باز لەوە کرێت کە بە بەردەوامی ململانی سیاسی هەیە لە سەرخاکی عێراق و تەنانەت هەرێمی کوردستانیش لە نێوان ئەمریکا و ئێران. و جگەلەوە باز لەوە کرێت کە ئەمریکا کار بۆ ئاکات هەرێمی کوردستانیان ینی کەم عێراق با وڵاتانی تر ببەخشێت و بە خۆیان ببەخشێت و ململانەکان ئێستا گەورەترن. چارەنووسی هەرێمی کوردستان پەیوەندی نێوان هێز و لایەنە سیاسەکان ڕۆڵی پەرلەمانی کوردستان لە خزمەتکردنی خەڵک هەموو ئەوانە لە تەوەرێکی چڕ و پڕدا لەگەڵ بەڕێز هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان تاوتویەکەم. بە سوپاسەوە بە ڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵمانە سڵاو لێبێ کاکێمن سوپاس بۆ بەشداریت لە پانۆرامادا. من ئەمەوێ هەمووکو جێگری سەرۆکی پەرلەمان دیدارەکەمان بکەین و هەمیش هەندێک پرسی سیاسی هەیە بە جارێ لەو هەواڵەوە دەست پێ بکەین کە باسی لە پرسی کشانەوەی ئەمریکا کرد کە گوایە بەشێک لە هێزەکانی یاخود قورسایی هێزەکانی لە عێن ئەسەد ئەگوازێتەوە بۆ ئوردن و بەشێک لە هێزەکانی حەریریش ئەگوازێتەوە بۆ کوێیت. ئەمە شتێکی تاکتیکیە یان لانی کەم دڕدۆنجێکی لای ئەوانەی متابعی سیاسەتەکە لە هەرێمی کوردستان دروست کردووە. ئەمە ناوڕۆژی ئەمە چیە لای بەڕێسا وەکو زانیاریتانە بێ و شرۆفەتانە بێ بووی. بەڵێ پێشەم شتێک سپاس بۆ و دەرفەتە ئێمە لە نزیکەوە چاودێری ئەو بارودۆخە ئەەکەین و ئەم بارودۆخە بۆ ئێمە بارودۆخێکی گرنگە چونکە ئاسایشی هەرێمی کوردستان بەشێکە لە ئاسایشی عێراق و ئاسایشی عێراقیش بەشێکە لەو ئاسایشی ئیقلیمی کە هەیە. شێوازی هەڕەشەکان لەسەر ئاسایشی هەرێمی کوردستان لەسەر ئاسایشی عێراق سەرەڵدانەوەی داعش لە ناوچە کوردستانیەکان ئەوە شێوازی پەلامارەکان ململانی نێوان هێزە چەکدارەکانی ترکە لە دەرەوەی هێزە ئەمنی ڕسمیەکانی عێراقن ئەمانە هەمووی بۆ خۆی سەرچاوی کێشە و هەڕەشەن. بۆ ئەمەش ئێمە بە ڕوونتر قسەکەین لە ئیدارەی بایدنە ئەوەی کە پێی بووترێت لە سولەمی ئەولەویات یعنی با بڵێن لە ڕیزبەندی خاڵە لە هەرە پێشەکان عێراق و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە خاڵی هەرە لە پێشی سیاسەتی دەرەوەی ئەمریکانیە واتە خاڵی چڕی یان سنتەری کاری سیاسەتی دەرەوەی ئەمریکا بۆ دووبارە ڕێخستنەوەی پەیوەندی و دەوڵەتەکانە لەسەر بنەمای ئەوەی پێڵین گریت پاوەر کۆمپیتیشن واتە کێبڕکەی نێوان هێزەکانی جیهان بۆ ئەوەی بتوانێت بەرامبەر بە چین و بەرامبەر بە رووسیا زیاتر باڵادەستی خۆی بنوێنێ. بۆیە ئێمە بێت لەم ڕوانگەوە سەیریکەین بەڵام ئەوەی کە لە بەوردی ئێمە چاودێریمان کردو بە دوواداچووریشمان بۆ کردو لە ڕێی ئەو شاندەی کە لەگەڵ بەڕێز مستەفا کازمی لە دوادیداریان لەگەڵ سەرۆکی ئەمریکا کردویانەوە لە بەیاننامەی ئەخیری کۆشکی سپیشا کە هاتبێ وشەی کشانەوە withdrawal واتە ئەم وشەیە لەناو بەیاننامەکان نەهاتووە تەنها وشەی end of combat mission واتە کۆتایی هێنان بە مهمەی شەڕکردنی پەلاماردانی سەربازی واتە هێزی شەڕکەری ئەمریکی. ئیتر ئەو لایەنەی تری کە پەیوەندی هەواڵگری هەیە پەیوەندی پڕچەکردنی هێزەکانی پێشمەرگی هێزە عێراقیەکان هەیە ئاڵوگۆڕی زانیاریەکان هەن و مەشق و ڕاهێنان پێکردنیان ئەمانە بۆ خۆی لە بەردەوامە بێ. بەڵام ئەمەی کە ئێستا ئێمە پێمان وایە جۆرێکە لە ڕێخستنەوەی تاکتیکی هێزەکانی ئەمریکا لە ناوچەکە چونکە سەرچاوی هەڕەشەکان جیاوازن سەرچاوی هەڕەشەکان ئێستا لە ڕێی درۆنەوە ئەکرێ و ڕەنگە بە هێزێکی سەربازی زۆر یان بە هێزێکی چەکداری زۆر یان بە چەکی دژە ئاسمانی زۆر نەتوانێت بەر بە درۆن بگیرە ڕەنگە بە سیستەمێکی تر بتوانێت کە بەر بە درۆنەکان بگیرە. بەڵام لە کۆی گشتیان ئێمە لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەمریکیەکان لەسەر خەتین پێمان وایە تا ئایندەیەکی نزیکتریش دۆخی سیاسی و ئەمنی عێراق بە جۆرێک نییە کە هێزەکانی ئەمریکا و هێزی هاوپەیمانان بتوانن ئەم گۆڕەپانە چۆڵکەن و پێویستەکە بۆ پاراستنی باشتری سەقامگیری ناوچەکە و بۆ ڕێگریکردن لە بەهێزبوونەوەی داعش هاوکاریەکانی ئەمریکا وڵاتانی هاوپەیمانان بۆ هێزی پێشمەرگەی کوردستان بەردەوام بێ پڕچەکردنیان بەردەوام بێ مەشقیان بەردەوام بێ و بتوانێت لە ڕووی سیاسیشەوە ڕۆڵێکی باشتر لە پەیوەندیەکانیان هەرێمی کوردستان و عێراقا بگێڕن. بەڵێ بەڕێز کاکێ من مەسەلەن ئەو هەواڵی کە ئەمڕۆ بڵاوبەوە ینی ڕاشکاوانە بڵێن کە خەڵکی کوردستان زۆر دڵی بەوە خۆشە کە قورسایەکی گەورەی ئەمریکا چی بە دیبلۆماسی بێت چی بە سەربازی بێ و بە ڕایشکاری بێ لە هەرێمی کوردستان هەبێت و بە تایبەتی ئەو بنکە گەورەیە کە ئومێد هەبوو کە گەورەترین یاخود یەکێک لە گەورە
سەفارەتەکانی یاخود نوێنەرایەتەکانی لە هەرێمی کوردستان دروست بکە، ئەمە زامنێک بوو یان زەمانەتێک بوو بۆ هەرێمی کوردستان. ئەم هەواڵە بە بۆچوونی بەڕێسایان زانیاریتانە بێت لە چیەوە سەرچاوی گرتووە کە ئەمریکا ئەم هەواڵەی دزە پێکردوێ یاخود لە چیەوە دزەی پێکرا؟ ئێمە مامەڵە لەگەڵ هەواڵی دزە پێکراوی میدیاکان ناکرێت، مامەڵە لەگەڵ ئەو دانیشتانە ڕسمیانەکرێت کە شاندەکانێکن و پەیوەندی ڕسمیەکانێکن ئەوەی کە بۆ میدیا باس ناکرێت و لەسەر مێزی گفتوگۆکان باسەکرێت. ئەوەی کە بە ئێمە گەشتوتەوە ئەمریکا پابندە بەوەی کە پەیوەندیەکان لەگەڵ هەرێمی کوردستان لە ڕووی دیبلۆماسی و سیاسیەوە فراوانتر بکە و بنکەکانی خۆی لەناو فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر و دروستکردنی گەورەترین قۆنسوڵخانەیان کە ڕەنگە بە بەشێک لە سەفارەتی زۆر وڵاتانی تریش بێ، بەڵام با ڕاستگۆیانە و شەفافانە قسە لەگەڵ یەکتریکەین. هەرێمی کوردستان بۆی ئاسایشی خۆی پارێزراو بێ پێویستی بە یەکریزی زیاتری ناوخۆیە، پەیوەندی سیاسەکان ناوەن لایەنە سیاسەکان باشتر بکرێ و پەیوەندیەکانمان لەگەڵ عێراقیشە زیاتر پەرە پێبین و گفتوگۆکانمان چڕوترکەین و خۆشمان بۆ هەڵبژاردن و پرۆسەی دوای هەڵبژاردن ئامادەکەین، چونکە ئێمە نابێ لەو خەیاڵا بژین کە تا سەر ئەمریکا لێرەیە بۆ پاراستنی ئێمە. ئەمریکا لێرە نیە تەنها بۆ پاراستنی ئەمر، ئەمریکا شوێن بەرژەوەندی خۆیەکەوێمە شوێن بەرژەوەندی خۆمان کەوتین. بەرژەوەندی هاوبەشی هەردوو لام هەن ئەوەی ڕێ لە سەرڵدانەوەی داعش بگیرێ، ئەو هێزە میلیشیانەی کە لە دەرەوەی هێزە ڕسمیەکان و لە دەرەوەی کۆنتترۆلی سەرۆکوەزیرانی عێراقان ڕێگان پێ نەدرێت کە پەلاماری ئاسایشی هەرێمی کوردستان و ئاسایشی بنکە دیبلۆماسیەکانی وڵاتانی تر هێرم بن. بۆی ئالەم ڕوانگە ئێمە ئەتوانین بڵێن تا ئێستا خاڵی هاوبەش هەیە و شێوازەکە بەو جۆرە نیە کە دزەی پێکراوە. درست. کاکێ من ئەمڕۆ یەکێکی تر لەوەی کە پانتایی سۆشال میدیا و میدیا هەرێمی کوردستانی داگیر کرد دەست بەکاربوونی ئیبراهیم ڕەیسی بوو بە ڕێزیان کە هەشتمی سەرۆک کۆماری ئێرانن بۆ شاندی هەرێمی کوردستان بە ئاڵای کوردستانەوە پێشوازی لێکرا. ئەمە خوێندنەوەی و ڕەهەندی پشتی ئەم پێشوازیە لە کاتێکە ئەم هەواڵە هەیە کە ئەمریکا ئەکشێتەوە و ئێرانیش بەم قورسایە لانی کەم بۆ لە ڕووی معنەویەوە بە هەرێمی کوردستان بۆ خەڵکی کوردستان گرینگە کە بە ئاڵای کوردستانەوە پێشوازیەکرێ. ئێران ئەوێت چ مامەڵەیەک لەگەڵ هەرێمی کوردستان بکە ئەو ئەوێت پەیامێکی پێبدا بەمە؟ بەڵێ پێش هەموو شتێک ئەمە لایەنێکی پرۆتۆکۆلی دیبلۆماسی معنەوی زۆر گرنگە و بەشداری شاندی باڵای هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی بەڕێز جەنابی کاکنیشیروان وەکو سەرۆکی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی پەرلەمانی کوردستان کە لەوەیە و لەگەڵ سێ وەزیری تری بەڕێزیش کەمانە پێکەوە نوێنەرایەتی هەرێمی کوردستانەکەن لە دەست بەکاربوونی سەرۆکۆماری ئێران ئەو پێشوازی پرۆتۆکۆلێکە لە بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان کراوە. ئەمە بۆ خۆی جۆرێکە لە مامەڵەیەکی پرۆفێشناڵەتری پرۆتۆکۆلانی دیبلۆماسیان لەگەڵ هەرێمی کوردستان و ئێران ئەوێت لە ڕێگەی ئەمەوە مێسجێک بگەێنێ بەوەی کە ئێران ئەوێت پەیوەندیەکان لەگەڵ هەموو پێکاتەکانی عێراق پەیوەندیکی ئاسایی و دۆستایەتی بێ و دانانی ئاڵای هەرێمی کوردستانیش ئەمە بۆ خۆی یعنی دانانە بەوەی کە هەرێمی کوردستان هەرێمێکی دەستوریە لە چوارچەوەی دەستوری عێراق و لەناو دەستوری عێراقیش هەرێمی کوردستان مافی وەیە کە ئاڵای خۆی هەبێ. گرنگ ئەوەیە ئەو مێسجە ئێمە بخوێنینەوە ئەو سیاسەتە فرەڕەهەندەی کە هەرێمی کوردستان لە سیاسەتی دەرەوەی خۆیان گرتیە بەر سیاسەتێکی سەرکەوتوو بووە، واتە ئێمە نەچوینە جەبهەی ئێران دژ بە جەبهەی ئەمریکا و نەچوینەتە جەبهەی ئەمریکاش دژ بە جەبهەی ئێرانی و نەبووینێتە بەشێک لە سەرچاوی هەڕەشە بۆ هیچ کامێکیان و لە خاکی هەرێمی کوردستانەوە ئەمانەوەی پەیوەندیەکان پەیوەندیکی دۆستانە بێ. کۆماری ئیسلامی ئێران وڵاتێکی یەکجار گرنگ و گەورەی ناوچەکەی دراوسەیە کە نزیکەی 900 کیلومتر حدودی لەگەڵ عێراق و هەرێمی کوردستانە هەیە و ئێمە پەیوەندیەکی لە مێژووی مێژوویمان هەیە. بۆیە بۆ ئێمە بوونی پەیوەندیەکی ئاسایی و دۆستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لەسەر بنەمای بەرژەوەندی هاوبەشاڵ و گۆڕی زیاتری ئابووری پەرەپێدانی پەیوەندی کەلتوریەکان پەرەپێدانی پەیوەندە سیاسەکان و مامەڵەیەکی ورتر و دروستە لە نێوان ئێران و هەرێمی کوردستانە بە قازانجی کوی سەقامگیری سیاسی عێراق ئاشکێتەوە و ڕەنگە ئێران مێسێجێک بێت بیگەێنێت کە تەنها ئەوان لە ڕێی پێکاتی شیعەوە ئەوە نییە کە پەیوەندیان لەگەڵ کۆمەڵگە جیاوازەکانی عێراقا بێ بەڵکو لەگەڵ هەرێمی کوردستانی شاهەیانەوە پێمان وایە ئەمە ئەبێ ڕنگ باتەوە لە ئاستی پەیوەندیەکانی ئێمە و عێراقیش چکە هەندێک هێز لە عێراقا هەن کە ڕەنگە سەر بە ئێران مەحسوب بن خۆیان وایە بیانەوە وای تێبگەێنن کە ڕەنگە هەندێک ڕەفتار و شێوازی سیاسەتی ئەوان بە قازانجی ئاسایش و لایەنی ئابووری هەرێمی کوردستانە بێ. ئێمە هیوادارین پەرەپێدانی پەیوەندیەکان نێوان هەرێمی کوردستان و ئێران بە قازانجی زیاتری پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغداشا بشکێتەوە. بەڵێ بەڕێز زەورامی پرسێکەی لە ئێستادا باز لەوە کرێ پێکدادانە ئابووریە گەورەکانی نێوان چین و ئەمریکا وای کردو کە ئەمریکا لەو سەردەمەیە یاخود لە سەردەمی بایدنە جۆرێک لە استراتیجێک بگرێتە بەر خۆی ئەکشێتەوە تەنها بە ڕایشکاری لە وڵاتەکانە بێنێتەوە و دوجار چارەنووسی ئەم وڵاتانە بۆ خۆیان جێهێڵێەوە وڵاتانی کە دەستیان تایە. بۆ چونت وایە کە یان بۆ چونت لەسەر ئەمە چیە کە ئایا ئەمە ڕاستە یاخود عراق چارەنووسی لەم حاڵەیە بەرەو کوێ ئەڕوات؟ گومانی تیانی ئێستا لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتیەکان ئەوەی کە زۆر بابەتی جێبایەخی پسپۆرانی بواری پەیوەندی نێودەوڵەتیە پەیوەندیەکانی نێوان چین و ئەمریکایە
و ئەمە بیرمان نەچێت کاتێک جۆزف بایدن جێگیری سەرۆکی ئەمریکا بوو ساڵی 2012 لە استراتیژی ئاسایشی نەتەوەی ئەمریکا و کاتە کە ئۆباما سەرۆک کۆماری ئەمریکا بووە سیاسەتی خۆیان گۆڕیەوە بە ئینگلیزی پێڵم پیڤت تو ئایشیا ینی ڕووکردنە ئاسیا و لە ڕووکردنە ئاسیا مەبەستیان کۆنتڕۆڵکردنی گەورەتر نەبوونی چین بوو بۆیە ئێستا ئێمە پێمان وایە بەڵێ ئەمریکا لە دووبارە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی خۆیەتی لەسەر ئەوەی کە بتوانێت لەسەر ئاستی نێودەوڵەتی و لەسەر ئاستی ناوچە جیاجیەکان هاوپەیمانەکانی بە شێوازێک ڕابهێنێت بە شێوازێک پەیوەندیەکانیان لەگەڵ پەرەپێبا کە هەمووی بە ئامانجی ئەو بێ ئەمریکا باڵادەستی خۆی لەسەر ئاستی نێودەوڵەتی بەرامبەر چینا بپارێزێ بۆ ئەمەش ئێستا گەر سیرکەن ئەمریکا ڕووی لە ئەوروپا کردوێتەوە ئەمریکا ئێوە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هیندستان زیاتر پەرەپێبا لەگەڵ جنوبی شەرقی ئاسیا پەرەپێبا کەمتر وەختی خۆی و ئێنەرژی خۆی و هێزی دیپلۆماسی و سەربازی ئەمنی خۆی بۆ هەندێک لەو ناوچانەی کە ناوچەی کێشەی بەردەوامن وەکو عێراق وەکو ئەفغانستان وەکو لوبنان وەکو سووریا ئەمانە بە خەسارەیە بۆی هەموو ئێنەرژیەکانی خۆی ڕووی لە ئاسیا و ڕووی لە ڕوبەڕووبوونەوەی چین بێ ئالێرا ئێمە گرنگەکە ئەومان لە پێشچاو بێ لە ئیدارەکانی تریشە ڕەنگە ئەم جۆرە سیاسەتە هەبووی بەڵام ڕۆژهەڵاتی ناوەڕاستی پڕکێشە هەمیشە ڕێگایەک بۆ خۆی ئەدۆزێتەوە کە خۆی فەرز کاتە سەر ئەجەندای سیاسەتی دەرەوەی ئەمریکا ئالێرەوەی کە ئێمە گرنگە لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و ڕێگرتن لە سەرەڵدانەوەی داعش لە سەقامگیری ناوچەکە لە پاراستنی باڵانسی هێز لە ناوچەکە هەرێمی کوردستان بەرچاوی ڕوون بێ کە سیاسەتێکی کراوەی بەسەر هەموو میحوەرەکانە هەبێ و خۆمان بۆ هەموو سیناریۆکانیش حاضرکەین بەڵام خۆ ئامادەکردن بۆ هەموو سیناریۆکان بەتەنها بەلایەک ناکرێت پێویستمان بەوە هەیە هەموو لایەنەکان پێکەوە دامەزراوەکانی هەرێم ئیعادەیەکی باشی پێناساندنی قۆناغی ئێستای هەرێمی کوردستان کەین بۆی خۆمان لە ناو پەیوەندی ئیقلیمی و نێودەوڵەتیەکانە بدۆزینەوە باشتر پێگەی خۆمان بزانین و خۆمان لەو زەرەرانەی کە لە با بڵێن لەبەرەوە پێشتونە نێگاتیڤەکان هەن باشتر بپارێزین و ئەگەر دەرفەتی چاتە پێش دەرفەتەکان زیاتر بخۆزینەوە. بەڵێ کاکێ من لە چەند پرسیاری پێشومە پرسیاری مەسجی ئەمریکا مەسجی ئێران و مەسجی ململانەکانم کرد ئێستا کاتی ئەوەی بپرسین کە ئایا هەرێمی کوردستان هێز و لایەنە سیاسەکان دام و دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان چۆن ئامادەکاری بکەن بۆ ئەوەی ئەگەر ئەمریکا بەڕاستی و ڕاشکاوانە بێ بکشێتەوە واگەر ئێران بێوێت بۆ مەسجی ئێران و تەنانەت بۆ مەسجی ناوخۆی عراقیش کە شیعەکانن و سونەکانن یانەوێ خۆیان ڕێخەنەوە ئێستا کاتی ئەوەی هەرێمی کوردستان چی بکات و کورد لە چوارچەوەی عراقات چی بکات؟ ئێمە بێ ڕوومان لە ئایندە بێ و ناکرێت ببینە ئەسیری قۆناغەکانی ڕابردوو قۆناغەکانی ڕابردوو بۆ پند و سوود لێوەرگرتنن وتەیەکە یاڵێ هەر کەس مێژوو نەخوێنێتەوە بە مناڵی ئەمێنێتەوە بۆیە ئێمە گرنگە لە ڕابردوو مێژوو پند وەربگرین ڕوومان لە ئایندە بێ ئەوەی لە ئایندە لە بەردەم ئێمە لە باڵین لە 2 ساڵی ئایندە پرۆسی هەڵبژارنەکانی عێراقن کە لە مانگیدا قەرارە ئەنجام بدرێت پرۆسی پێکێنانی حکوومەتی عێراق لە دوای ئەم قۆناغە بابەتی چۆنەتی مامەڵەکردن لەگەڵ بەرەنجامی هەڵبژاردن لە ناوچە کوردستانەکان و لەسەر ئاستی عێراق بەگشتی بێکاتەوە بەشی کورد لەناو ئەم دووبارە ڕێخستنەوەی دۆخی عێراقی دوای هەڵبژاردنەکان و هەموو ئەگەر و سیناریوانەی کە هەند چیە بەریەکەوتنی ئێران و ئەمریکا لە ناوچەکە چکارێکی لەسەر وەزی عێراق بێ کە بڕکێنێوان ئێران و تورکیا چکاریگەرێکی لەسەر وەزی هەرێمی کوردستانە بێ ئالەمەوەیە کە گرنگە ئێمە با بڵین لە پێناساندنی بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان پێویستمان بەوەیە هەم سەرۆکایەتی هەرێم هەم سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان لەگەڵایەنەکان پەیوەندیەکان و گفتوگۆکانمان چڕتر بکەینەوە پێکەوە گفتوگۆی ڕاشکاوانەمان هەبێت لەسەر ئەوەی کە خاڵی هێز و لاوازی ئێمە لەناو وەخوێنەوەیکی واقعیانەمان بۆ ئەم گۆڕانکاریانە کامەیە چونکە ئێمە پێمان وایە عێراق بەسەر هەموو ئەگەرەکانە کراوەیە بە ئەگەری خراپترین سیناریۆ بەوەی کە عێراق بەرەو شەڕی ناوخۆی زیاتری ناو شیعەکان بڕوا چونکە بینیمان کشانەوەی موقتەدا سەدر لەلایەک بەبێ ئەوەی لە ڕووی عملیەوە کاندیدەکانی کشابنەوە یان لە کامپین وەستابن دۆخی ناو سونەکان ئەبینین ئێستا چۆنە دۆخی ناو شیعەکان ئێستا ئەبینین چۆنەوە ئەزمونونەکانی ڕابردوش پیشانوانەیە کە قۆناغی دوای هەڵبژاردنەکانی عێراق قۆناغی سەختە بن ئالێرەوەی کە گرنگە و زۆریش گرنگەم لێرەوە ئەمە بە دەرفەتێک ئەزانم کە ڕوو لە هەموو لایەنەکان کەین کە ئێمە لە دووبارە تعریفکردنەوەی ئەو قۆناغانی لە پێشمانایە پێکەوە بین و لە دەستنیشانکردنی خاڵ و هێزی لاواز و دەرفەتەکان و هەڕەشەکانیش پێکەوە بین بۆی بتوانین سیاسەتێکی کوردستانیانە بگرینە بەر. بەڵێ کەواتە کاکێ من ئەکرێ بڵین بۆ هەڵبژاردننی پێشوەختەی عراق گرنگە هێز و لایەنە سیاسە کوردەکان چ زۆرە مامەڵەیەک لەگەڵ لایەنە شیعەکان بکەن بەڕاستی ئێستا هەتا ئێستاش هەرچەندە ڕوون نییە بەڵام وا پێشبینی دەکراکای پارتی دموکراتی کوردستان لە جەبهەیەکی شیعی و یەکێتی نیشتیمانی کوردستان لە جەبهەیەکی شیعی نزیک بێ ئەمە لە پەرتەوازەی بۆ کورد دروست ناکات؟ با من ئەوزانێ ڕاستکەمەوە نە پارتی لەگەڵ هیچ کوتلەیەکی شیعی یەکلایبەتەوە نەیەکێتیش لەگەڵ هیچ کوتلەیەکی شیعی زۆرێک
جۆرێک لە لێک تێگەیشتن هەبوو بێ بەڵام ئەم لێک تێگەیشتە گەربەنبوونە باسی پارتی دیموکراتی کوردستان بەڵێ لەگەڵ سەدرەکان لێگەیشتنی باشە بوو بەڵام لەگەڵ عەمار حەکیم و لەگەڵ عیبادی و لەگەڵ گروپی مالکی و دەوڵەت القانون و گروپەکانی تری جۆرێک لە تێگەیشتن هەبووە بەڵام بە هەمان شێو برادرانی یەکێتی ژەوەندەی ئێمە ئاگامان لەیەکە وەکو هەڤاڵ وەکو دۆستی یەکتری کە زۆر جار بیڕاڵ و گۆڕەکەین لەگەڵ برادرانی قیادەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوانیش کراوە بوون بۆ هەموو ئەو سیناریوانەی کەیان ئێمە پێمان وایە دوای هەڵبژاردن ناکرێ پارتی بە تەنها بچێتە ناو هاوپەیمانێتیە کە حکوومەتی عێراق پەیوەند یانێکێتی بە تەنها بڕوات لێرە گرنگە ئێمە کوردستانیانە چۆن دوای هەڵبژاردن ڕیزەکانمان یەک خینەوە بە تیمێکی هاوبەش بتوانین گفتوگۆ لەسەر و بابەتانەکەین چکە و بابەتانی بۆ هەرێمی کوردستان گرنگە بە تەنها بابەتێکین کە پەیوەندیان بە پارتیەوە هەبێ یان بابەتێک بن بە تەنها پەیوەندیان بە یەکێتیەوە یان بە گۆڕانیان بەلایەنێکی ترەوە هەبێ بۆ مە گرنگە ڕاستە ئێمە پێش هەڵبژاردن ڕەنگە نەمانتوانی هاوپەیمانێکی کوردستانی سەرانسەری دروستکەین بەڵام دوای هەڵبژاردنەکان زۆر گرنگە کە لە هەر سێ سەرۆکایەتێکی هەرێمی کوردستان لەگەڵ لایەنە سیاسەکان پێکەوە دانیشین شاندێکی هاوبەشە بێ استراتیژیکی هاوبەشە بێ بۆ مامەڵەکردن لەگەڵ بەرەنجامی هەڵبژاردنەکان و ئەو خاڵانەی بۆ هەرێمی کوردستان گرنگن لە پێکێنانی حکوومەتی عێراق لە دووبارە ڕێخستنەوە هەڵبژاردنەوەی سەرۆکایەتی کۆمار و حتا حکوومەتی عێراق و بەشی هەرێمی کوردستان و بەرنامەی کاری حکوومەت و چۆنێتی ڕوبەڕوونی هەستەنگانی دێنە پێش هەرێمی کوردستان یەک هەڵوێست بێ لەما بۆ گەلی کوردستان زۆر گرنگە. بەڵێ کەواتە ئێوە بەپێی ئەزمون و زانیاریەکان پێتان وایە کە ئەگەر هەڵبژاردن بکرێ هەڵبژاردننی پێشوەختە عراق ئەچێتە عراقێکی نوێ یاخود تەنها گۆڕانکاری لە چەند دەموچاوێک و لە چەند پرسێک و پۆستێکەکرێ و ئەگەر نەکرێ هەڵبژاردن ئایندی عراق بەرەو کوێ ئەڕوا. بەڵێ کاکزانها بۆی ڕوون و ئاشکرابین هەڵبژاردن بکرێ و نەکرێ عێراق بەرەو ئاستەنگی زیاتر ڕوبەڕوو ئەبێتەوە چونکە ئەگەر گریمان با بڵین هەڵبژاردنەکە لە کاتی خۆیان بکرێت کە ڕەنگە هەموو ئەگەرەکان بەرەو ئەوەن ئێستا هەڵبژاردنەکان لە کاتی خۆیان ئەکرێن ئێمە بمانەوێ نەمانەوێت بەشێک لە پێکاتی شێعەکان ڕەنگە بە شێوازی هەڵبژاردنەکان ڕازی نەبن بەشێک لەوانە بە دەرەنجامەکانی ڕازی نەبن و ڕەنگە بە ناکۆکی گەورەتر بخانێت و ئەم هەڵبژاردنە بە هیچ شێوەیە کاریگەری پۆزتیڤی لەسەر باشترکردنی خزمەتگوزاری لە ناوچە شێعەکانی عێراق نابێ ئەم هەڵبژاردنە کاریگەری لەسەر باشترکردنی ڕەخساندنی دەرفەتی کار بۆ ڕێژەی دانیشتوانی عێراق ساڵانەی 1 ملیۆن کەس زیادەکان دروست ناکە ئەم هەڵبژاردن نابێتە هۆی کۆتایی هێنانی دەسەڵاتی هێزە میلیشیا چەکدارەکانی دەرەوەی پێکاتە ڕسمیەکانی عێراقەوانەی کە ئێستا هێزی نادەوڵەتین و لە دەوڵەت بەهێزترن و ئێمە پێمان وایە هەموو ئەگەرەکان بەرەو ئەوەن کە ئەگە هەڵبژاردن بکرێت یان نەکرێت چکە ئەگە هەڵبژاردنیش نەکرێت ئەوانەی کە پێیان وایە براوی هەڵبژاردن مەگەر هەڵبژاردن بکرایە ئەمانەش ئاستەنگ بۆ دۆخی سیاسی عێراق دروستەکەن ئالێرەوەیە گرنگە کە هەرێمی کوردستان بۆیە ئەڵێم پێش هەڵبژاردن و لە کاتی هەڵبژاردن دوای هەڵبژاردنیش سەرۆکایەتیەکانی هەرێمی کوردستان لەگەڵ هێز و لایەنە سیاسەکانی کوردستان بەردەوام لە گفتوگۆی چڕابین بۆ ئەوەی خۆمان بۆ هەموو ئەگەر و سیناریۆکان ئامادەکەین چکە ئەو ئەگەر و سیناریوانەی کە هەن بە تەنها بۆ لایەنێکی سیاسی نابن بەڵام ئێمە پێمان وایە لەبەرەوەی جارێ ئەمە یەکەم جارە بە 83 بازنەوەی عێراق هەڵبژاردنی تیا ئەنجامەدرێ پێمان وایە ئەم هەڵبژاردنە دوای خۆپیشاندانەکانی عێراق هاتووە کە 600 کەسی تیا کوژراوە ئەم هەڵبژاردنە دوای ئەوە هاتووە کە تقریبا ئەو ئەزمموی حکومڕانی عێراق دوای 2023 کراوە بە تایبەتەوەی کە پێڵێن پەیمانی کۆمەڵایەتی لە نێوان هاوڵاتیان و حکوومەت لەسەر ئاستی عێراقی شیعی و عێراقی سونی تا حدێکی زۆر شکستی هێناوە بۆ ئێمە پێمان وانەیە بەرەنجامەکانی هەڵبژاردن ئەو سەقامگیرە بۆ عێراق بێنێتە دی کە ئەبوایە بە هەڵبژاردن بەهاتایەتە دی بۆ ئێمە بیریشمان نەچێ ئالێرەش هەندێک فاکتەری ترن کە کاریگەری لەسەر دۆخەکەدانێن ئێستا بەڕێز سیستانی تەمەنی نزیکەی 91 ساڵە ئایا لەم 1-2 ساڵات چ شتێک بەسەر مەرجعیەتی شیعادێ پەیوەندیەکانی ئەمریکا و ئێران ئەچنە چ قۆناغێکەوە ململانەکانی وڵاتانی تر لەسەر عێراق ئەچنە چ قۆناغێکەوە داعش چەندێک بەهێزە بێتەوە هەمومانە کاریگەری گەورە لەسەر کۆی پرۆسەکە دانێ کە ئێمە زۆر وەریابین و زۆر بە باشیش خۆمانی بۆ ئامادە بەڵێ گەرانتی بەهێزی کورد لەسەر ساحەی سیاسی عراق لە هەر ئەگەرێکدا لە ئەگەری شڵەژانی و لەگەری خۆڕێخستنەوەی و لەگەریەوەی کە هەر وڵاتێکی قلیمی یان نێودەوڵەتی پشتیوانی ئەو حکوومەتە تازەی عراقە گرنگی کورد بۆی پێگەی بەهێز بێت لەسەر پرسی دارایی لەسەر پرسی خاک مادەی 140 پێشمەرگە کۆمەڵێک پرسێکە بەڕاستی مەسەلەن تا ڕادێک کاڵ بوونەتەوە و کەمتر قسەی لەسەرەکرێ زامنی ئەمە بۆی کورد بتوانێت وەکو جاران بە ڕقمێکی قورسەوە مامەڵە لەگەڵ بەغدا بکەوە لەگەڵ شیعە بێت سون نەبێت چییە؟ گەورەترین گەرانتی تەنها خۆمانین یعنی ئێمە ناکرێ پێمان وابێ بە هاوپەیمانی لایەک لەگەڵ بەشێک لە شیعیان هاوپەیمانی لایەک لەگەڵ بەشێک لە سوناتوانین ئەم زەمانەتە دروستکەین پێمان وایە ئێمە گەرانتیەکە لە هەرێمی کوردستانەوەیە وەکو باسم کرد پێش هەڵبژاردن گرنگە هەرسێ سەرۆکایەتەکان لەگەڵ لایەنە سیاسی سەرەکیەکانی هەرێمی کوردستان لەسەر نەخشەڕەیەک ڕێک بکەوین کە ئێمە
چۆن مامەڵە لەگەڵ هەڵبژاردن و دەرەنجامەکانی هەڵبژاردن بکەین و دوای هەڵبژاردنەکانی چۆن پێکەوە بتوانین ئەو نەخشەڕێیە جێبەجێکەین بەوەی کە ئێمە ئەو خاڵانەی گرنگن بۆ گفتوگۆ چونکە پێکێنانی حکوومەتی عێراق بەبێ کورد ناکرێت و لەناو کوردیشا بەبێ بەشداری لایەنە سەرەکیەکان ناکرێتەوە بە تایبەتی پارتی و یەکێتی بۆیە ئالێرەوە گرنتیەکە یەکریزی ناوخۆیی هەموو لایەنەکان بەشدار بین بەڵام گرنتی بۆ ئەو یەکریزیەش خەڵک چاوی لەوەیە کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن پێکەوە مامەڵە لەگەڵ ئەم قۆناغاکەن وەکو قۆناغی پێش 2023 چۆن مامەڵی لەگەڵ کرا و قۆناغی دوای 2023 چۆن لە مەسەلەی نووسینەوەی دەستور و پێکێنانی حکوومەتێک لە دوایەکەکانە پێکەوە کاری لەسەر کراوە پێمان وایە ئێستاژە قۆناغە بەرەو ئەوە چێکە بێ پارتی و یەکێتی بە جدی پێکەوە بن لەسەر ئەم بابەتە. بەڵێ کاکێ من کەواتە لە پەیوەندی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستانەوە چینە سەرەوەی کۆمەڵێک پرسەیە کە خەڵکی نیگەران کردەوە بە ڕێز دۆکو جێگری سەرۆکی پەرلەمانە زانی تەمانە بین سەر ئەوەی کە مەسلەی تورکیاکە لە ماوەی ڕابردوودا پێکدادانی هەیە لەگەڵ پارتی کرێکارانی کوردستان ئەمەش وای کردو کە تورکیا بێتە ناو خاچی هەرێمی کوردستان و ڕۆژانە بەریەکەوتن و بردومان هەبێ گوند سۆڵ بکرێ باز لەوە کرێ کە پەرلەمانی کوردستان هەڵوێستێکی ئەوتۆینە بەمە نیگەرانی و ڕەخنەی خەڵکە بۆ چوونی ئێوە لەسەرمە ئەم پرسە چۆن مامەڵی لەگەڵ بکرێ ئایا پرسە پەیوەندی بە زۆنێکەوە یان بە حەزبێکەوە یان بە بابەتێکی بەرتەسکەوە یان پرسێکە ئەگەر لە ڕووی دیبلۆماسی و هەرێمی کوردستان مامەڵی لەگەڵ بکات چۆن چۆنیە بۆی خۆی لەو پرشکی زیاتر بپارێزێت. کاتێک لە کوونەماسی لای ماوەت پەلاماری مەفرەزەیەکی پەکەکە درێ خۆمە پەیوەندی بە تەنها بە پارتیەوە نەبووە کاتێککە لە ئەزمرد و کادری باڵای پەکەکە ئەنی لە ناوەبرێن یان ئەکوژرێن بۆ ئەم بابەتە بە ئێمە بەم نەفەسە مامەڵی لەگەڵ نەکەین بابەتێکە کە ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان بۆتەوە کێشەی پەکەکە بە تەنها کێشەی پارتی نییە خۆ ساڵی 92 کاتێککە پەکەکەی ئەعلانی جۆرێک لە شەڕێکی لەسەر هەرێمی کوردستان و کاتش پەرلەمانی کوردستان بڕیاریدا خۆ معلومە چۆن مامەڵی لەگەڵ کراوە ئێمە پێمان وایە ئەم بابەتە پەکەکە بەش بەرەنجامی چارەسەر نەکرانی کێشەی کوردە لە تورکیا وەساحەی ئەساسی چارەسەرکردنی کێشەی کورد لە تورکیا لە ناو کوردستانی تورکیای بۆی ئێمە گلەیمان لە برایانی بەڕێز لە پەکەکە ئەمەیە کە ئەوان لە قوڵایی خاکی هەرێمی کوردستانە بیان و بەدەست لەشکر کێشەکانی تورکیاوە ئێمە پێمان وانە بە شەڕ و بە چارەسەری سەربازی نە تورکیا بتوانێت پەکەکە لە ناوبەرێت نە پەکەکە بتوانێت دەوڵەتی تورکیا لە ناوبەرێتیان ئیحراجی بۆ حکوومەتەکان دروستکە پێمان وایە باشترین چارەسەر گەڕانەوەی بۆ پرۆسی ئاشتی لە ناو خودی تورکیا و ساحەی ئەساسی پەکەکەش ناو تورکیا نەک هەرێمی کوردستان بەڵام ئێمە گلەیمان لە پەرێزان لە پارتی کرێکارانی کوردستان ئەوەیە کە هیچ ڕێزێک بۆ سیاتی حکوومەتی هەرێمی کوردستان دانانێ خو نامێ بچمە ناو وردەکاریەکانی بەڵام ئەوەی تا ئێستا ڕوبەڕووبوونەوەی فراوانی سەربازی نەبووە ئەمەدان بە خۆداگرتنی هەرێمی کوردستان بووە ئێمە پێمان وایە بێ ئەم بابەتە پەکەکە هاوکاری هەرێمی کوردستان بێ بۆی شەڕ و کوشتارەکانی خۆی لە هەرێمی کوردستان بە دوور بێ بۆی بیانوو نەداتە دەست تورکیان چونکە ئێستا تورکیا تاکە بیانووی کە بەدەستەوەیەتی بۆ لەشکر کێشیەکانی بۆ هاتنی ومانەوەی لە ناو خاکی هەرێمی کوردستان پەکەکەیە ئەگەر پەکەکە ئەم بیانۆ بەدەست تورکیاوەیە تورکیا ناتوانێت ئەو بۆ شێوەی سیادی عێراق و هەرێمی کوردستانیش ببەزێنێ بۆیە ئێمە پێمان وایە باشترین چارەسەرەوەیە کە پەکەکە ڕێز لە سەرۆریەکانی هەرێمی کوردستان بگر وەکو ئۆپۆزیسیۆنی وڵاتانی تریش تەنها چالاکی سیاسیان لە شێواز و لە چوارچەوەی اتفاقاتی نێودەوڵەتی ئابێ بەڵام بوونی سەربازی خۆیان لە هەرێمی کوردستان دوورخەنەوە بۆی چی دربیان و بەدەست دەوڵەتی تورکیا و نەدرێ و لەشکر کێشانە. بەڵێ قسەکە کاکێ من باز لەوە کرێت کە مەسەلەن وەزیری ناوخۆل باز لەوە کات کە ئەوان زۆریان نەماوە بە پێ بڕۆنە ناو عراق و تەنانەت هەرێمی کوردستان و باز لەوە کرێ مەسەلەن شوێنێکی وەک بەعشیقە هێزی لێە هێزی سوپای تورکیانی پارتی کرێکارانی کوردستانی لێ نییە و خەڵک ئەوێت بۆ ئەوی مەسەلەن جەنابەت دڕدۆنگ نەبی لە وەڵامی و پرسیارەی من کە لە ماوەتیش و لە مەسەلە شیلاتزێش یەک شوێنە پێویستە پەرلەمانی کوردستان یەک پاکێت مامەڵەیەکی دیبلۆماسی لەگەڵ بکەم پرسیارەکەم ئەوە بوو ڕاست تورکیاش مەبەستی تری نییە لە ڕاستە من بەس کاکزان ئاخرێمە باڕون و ئاشکرا قسەکەین لە ساڵی 1994ەوە پەکەکە هەیە و لەو کاتۆ تا ئێستا سێ ڕێککەوتن لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی تورکیا هەیە کە ئەمانە پێش ڕاپەڕینیش کراون پرسیارەکە ئەمێ بۆ پەرلەمانی عێراق تا ئێستا بۆ هێزە کوردیەکان و کوتلە کوردیەکان لەو پەرلەمانی عێراق بۆ نوێنەرانی کورد لە بەغدا لە هەموو ئاستە جیاوازەکانە کارێکی دیبلۆماسی لۆبیکی وایان نەکرد لە ڕێی پەرلەمانی عێراق و حکوومەتی عێراقەوە ئەو ڕێککەوتانێکە لە نێوان تورکیا و عێراق بۆ چوونە ناو قوڵایی خاکی یەکتری کە عێراق بچێتە ناو قوڵایی خاکی تورکیا تورکیا بێتە ناو قوڵایی خاکی هەرێمی کوردستان عێراقەوە ئەم ڕێککەوتانە هەڵوەشێنێتەوە هەندێک بابەت هەیە لە دەرەوەی توانە و دەسەڵاتەکانی هەم پەرلەمانی کوردستان هەم حکوومەتی هەرێمی کوردستان لەبەرەوەی هەندێک ڕێککەوتنە لە نێوان هەردوو دەوڵەتی تورکیا و عێراق وەکو دەوڵەت کراوە بەپێی اتفاقاتی نێودەوڵەتی دوو ڕێککەوتن کە لە نێوان دوو دەوڵەتە ئاکرێت بە هەرێمێک کە لە ناو ئەم دەوڵەتایە ناتوانێت ئەم ڕێککەوتنە نێودەوڵەتی کە لە نێوان دوو وڵاتە کراوە هەڵوەشێنێتەوە و ئێمە بیریشمان نەچێت ئالێرا ئێمە ئەوەندەی پەیوەندی بە هەرێمی کوردستانەوە بێ ئاسایشی زاخۆ و ماوەت ئاسایشی پێنجوێن و شیلاتزە یەک ئاسایشە بۆ هەرێمی کوردستان
ئێمە ئەمانەوێت پێکەوە مامەڵە لەگەڵەماکەین لە چوارچەوەی یاسا و سەروەریەکانی هەرێمی کوردستان حکوومەت هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستانە مامەڵی لەگەڵا بکرێت بۆیە ئێمە بزەبت ئالەم نقطەوەیەکە ئەم بابەتە نابێ بابەتێکی بە سیاسی و بە حزبی بکرێت بۆ ئیحراجکردنی ئەم حزب و ئەو حیزب بابەتی پەکەکە ڕوبەڕووی هەموو هەرێمی کوردستان بۆتەوە و ئێمە داوایان لێکەین هاوکارمان بن لە چارەسەرکردنی بۆ ئین نەگاتە ڕوبەڕووبوونەوەی سەربازی چونکە ئێمە بمانێ و نەمانەوێ ئەجندایەکەیە کە ڕوبەڕووبوونەوەی سەربازیش دروستکە بەڵام ئەوەی کە تا ئێستانە بۆ حکمەتی قیادی سیاسی کوردی و هەرێمی کوردستان بۆ بەوەی کە ئەم ڕوبەڕووبوونەوە نەکرێت بەڵام چ گرنتیەکەیە لە ئاڵۆزبوونی دۆخی عێراقا ئەم لەشکرکێشانە نەکرێت بیرمان نەچێت ئێستا لە سووریا ئەو لەشکرکێشانە کرا کێ لە کۆمەلگای نێودەوڵەتی لەسەری بەسەر بەجواب هاتا بتوانێت ڕێ لێ بگرێت بۆی ئێمە ئالێرەوە ئەوەندەی پێمان بکرێت داوا لە برایانمان لە پارچەکانی تری کوردستانەکەین هەرێمی کوردستان پشتیوانی چارەسەری دیموکراسیانەی ئاشتیانەی دۆزی ڕەوای کوردە لە پارچەکانی تری کوردستان بەڵام تاکە ناوچەیەکی ئازادکراو کە پێگەیەکی دەستوری هەرێمی کوردستانە ڕێز لەم پێگە دەستوری بگرن بۆ ئەوەی ئەو هەوڵانەی لەلایەن ئەم وڵاتانەوە بۆ بچووکردنەوەی هەرێمی کوردستانەیە بە مەقاژی ناوخۆی و بەهێزی ئۆپۆزیسیۆنی ناو ئەو وڵاتانە بەرامبەر بە هەرێمی کوردستان جێبەجێ نەکرێت. زۆر باشە کاکێ من هەر پەیوەند بە پەرلەمانی کوردستانەوە مەسەلەن لە ڕابردووە کۆمەڵی گرفت و قەیران هەبوو بەڵام لە ئێستا یەکێکی تر لەوانە کۆچکردنی گەنجانەکە ئەمە بۆ بە دیاردەیەکی زۆر بەربڵاو لە هەرێمی کوردستان کە گەنجێکی زۆر زۆرە ڕوا پەرلەمانی کوردستان بۆ چوونی لەسەر ئەمە یعنی ئەمە پێتوانیە بەڕاستی ئەمە بەهۆی ئەو ناکۆچی و ململانێ سیزیف ئاسایی نێوان هێزولانە سیاسەکانی هەرێمی کوردستان بێت بەشێکی کاکزانە بە پێمان ئێمە لە پەرلەمانی کوردستان پێمان وایە کۆمەڵێک هۆکاری ئابووری کۆمەڵایەتی سیاسی ئاسایشی و هەندێک کۆمەڵێک ڕەنگە شێوازی هەڵبژارنی ژیانێکی باشتر بە پێی دەرفەتی باشتر ئەمانە مەسەلەی کۆچکردن مەسەلەی گۆڕینی شوێن جارەمە یەکێکە لە مافەکانی ئینسان بەخۆی بڕیاریتە بەڵام ئەو هۆکارانی کەوا ئاکات کۆچی بە لێشاو هەبێ خەڵک لە وڵاتەکە و گەنج لەم وڵاتانە بڕوا ئێمە لە پەرلەمانی کوردستان پێشتریش بەپی پەیڕەوی ناوخۆندێک یاداشتمان بەدەست گەشت بوو و دانیشتی تایبەتی پەرلەمانیشمان بۆ ساز کرده بوو و دانیشتەکەش بە ئامادەبوونی 5 وەزیر بوو بەڵام بەداخەوە بەهۆی هەڵسوکەوتی هەندێک لە فراکسیۆنەکان بەداخەوە کە دیسان ئەڵێم ڕێگر بوون لەوەی کە دانیشتێکی ئاسایی پەرلەمان بەڕێوەچێ هەتا وەزیرەکان هاتبوون لە هۆڵی پرۆتۆکۆل چاوەڕێیانە کرد دانیشتەکە بە ڕێکپێکی بەڕێوەچێ بۆی ئەو وەزیرانە بێن وەڵامی پرسیاری پەرلەمانتارانی بەڕێزی کوردستان بنەوە بەڵام هەندێک لایەنی پۆپۆلیستی هەندێک تەنها بۆ لایک و کۆمنتی فەیسبوکەکانیان ڕێگر بوون لەوەی کە ئەم دانیشتەی پەرلەمان بکرێت ئێمە پێمان وایە بەڵێ ئەبێ دانیشتن بکرێت بەڵام دانیشتن لە پێناوی دۆزینەوەی میکانیزمی چارەسەرکردنی نەک تەنها بۆ خۆ نمایشکردنێکی ئیعلامی بێ دیسان ئەویش ببێتەوە بە هۆکارێک بۆ نەهێشتنی متمانە پەرلەمانی کوردستان بە وردی چاودێری ئەم دۆخەی کردو بەڵام ئەوشمان بیر نەچێت کە باشترکردنی دۆخی سیاسی هەرێمی کوردستان بە یەکریزی زیاتر هەوڵدان بۆ چاکسازی گشتی لە کەرتی نەو تابێت لە خاڵە سنوورەکانە بۆ دۆخی ئابووری هەرێمی کوردستان بێ کەرتی تایبەت زیاتر ببوشێنرێتەوە یاسای وەبەرهێنان هەوار بکرێتەوە دەرفەتی کاری زیاتر بڕەخسێنرێ ئەمانە هۆکاری کاریگەرە بن بۆ کەمکردنەوەی ڕێژەی کۆچکردنی گەنجانی ئێمە بۆ دەرەوەی وڵات. بەڵێ کەواتە ئێستا کاکێ من بە دەرفەت ێزانەوە پرسیارە بکەم وەکو جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان پێت وایە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست لە ناو پەرلەمانی کوردستانە لە ئێستادا بوونی هەیە؟ بابەتەکە ڕەش و سپینیە من ئەتوانم بڵێم فراکسیۆنەکانی دەسەڵات کە خۆشم بە شانازی و ئەندامێکم لە فراکسیۆنی گەورەترین فراکسیۆنی ناو پەرلەمانی کوردستان یان فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن ئێمە بمانێ و نەمانەوێت ئەزمموی دەسەڵاتداری و ئەزمموی ئۆپۆزیسیۆن بوون وەکو کەلتوری دیموکراسی لە هەرێمی کوردستانە پرۆسەیەکی بەردەوامە قۆناغ بە قۆناغەوێ باشتر بێ بەڵام ئێمە بەداخەوە دیسان دەڵێم ئەو شەپۆلە پۆپۆلیستیەی کە لەسەر ئاستی جیهان خۆ لە ئەمریکاش دۆناڵد ترامپ ڕەنگە یەکێک بێ لە بەرهەمەکانی ئەم شەپۆلە پۆپۆلیستی کە هەیە لە ئەوروپا ئەم شەپۆلە پۆپۆلیستی هەیە لە وڵاتانی تریش ئەم شەپۆلە پۆپۆلیستی هەیە بەڵام دەرکەوت بە پۆپۆلیزم ناتوانرێت سیاسەتێکی سەرکەوتوانە بە ئامانجی قازانجی گشتی بهێنرێتە دی هەرێمی کوردستانیش بەدەر نەبوو لەم شەپۆلە پۆپۆلیستیەکە هەیە و پێمان وایە ئێستا هەموو لایەک ڕەنگە ئەزمونێکی زیاتری وەرگرتە بێ من تەنها ئەوەنداڵێم ئۆپۆزیسیۆن بوون لەناو پەرلەمان دیاردەیەکی هەتا بڵێ پۆزتیڤە بۆ پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستان ململانەیەکی زۆر جوامێرانە ئێنێتە دی لە نێوان هێزەکانی دەسەڵات و هێزەکانی ئۆپۆزیسیۆن بۆ پێشخستنی کۆمەلگا بەڵام ئەگەر تەنها ئۆپۆزیسیۆن بوون بە شیعاراتی پۆپۆلیستی بێ بە تەنها بۆ خۆ دەرخستن و خۆنمایشکردنی میدیایی بێ بەبێ بوونی پرۆژەیەکی واقعی بێ زیان بە پێگەی ئۆپۆزیسیۆنیش ئەگەیەنێ و ڕەنگە بە قازانجی هێزەکانی دەسەڵات بشکێدێتەوە بۆی کە دەسەڵات بڵێ فەرمون جەماوەری کوردستان ئەمە ئۆپۆزیسیۆنی خەڵک بڵێ خۆزگەم بەلایەنەکانی دەسەڵات بۆی ئێمە لێرە کوردستانمان لامە بەستە پرۆسە دیموکراسی و سیاسەکەیمان لامە بەستە بۆکو پەرلەمانتار خەڵکی زۆر باش لەناو پەرلەمانی کوردستان هەیە بەڵام من پێویستمان بە دووبارە خۆڕێخستنەوەی ڕەنگە هەموارکردنی یاسای هەڵبژاردنەکان ڕێگایەک بێ بۆی بتوانین ئێمە دۆخی ناو پەرلەمانی کوردستان هێورتر و ئارامتر بێ بۆی بە ئەرکە سەرەکیەکانی خۆی هەستێت چکە ئەرکی سەرەکی پەرلەمانی کوردستان یاسادانانە
و چاودێریکردنە بەڵام بەداخەوە ڕەنگە هەندێک جار ئەم کاریگەری شەپۆلی پۆپۆلیستی وای کردوێت کە پەرلەمان نەپەرژێتە سەر ئەرکە سەرەکیەکانی خۆی. چەندی لەو ماوەی ڕابردوودا لەسەر پرۆژەکان لەسەر قەیرانەکان لەسەر پرسەکانەوەی کە مەسەلەی مافی خەڵکو و باسی ژیان و گوزەرانی خەڵکو و نیگەرانەکان هات بێتە پێشەوە بە پۆپۆلیزمی مامەڵەی لەگەڵ کراوە چەندیشی بە ئۆپۆزیسیۆنێکی تەندروست. من ناڵێم دیسانڵم لێرە ڕەش و سپینە باوەڕم بە هیچ شوێک لە ڕەش و سپی لە سیاست و لە هەڵسەنگانەکان نییە بەڵام ئەگەر هەڵسەنگانێک بۆ ئەم خولەی پێنجی پەرلەمانی کوردستان بکەین لە ڕووی چاودێریەوە بەبەسمە دوایین ئامارکە ئەمڕۆ کاروباری پەرلەمان بە منیان ناوە لەم خولەی پەرلەمانی کوردستانەوە لە 2 ساڵی ڕابردوو تقریبان لەگەڵ کابینی نوێم 180 جار وەزیر و بەرپرسی دەستە و وەکیل وەزیر و بەرپرسانی باڵای حکوومەتی کوردستان هاتوونەتە ناو دانیشتەکانی پەرلەمان و هاتوونەتە ناو کۆبوونەوەی لیژنەکانی پەرلەمانی کوردستان نزیکەی 2580 پرسیار ئاراستەیان کراون بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان من ناتوانم بڵێ بە شاناوزی ڕەنگە 180 ئەم پرسیارانە پرسیاری جددی بووبن و هەوڵ درابێ وەڵامی باشیش درابێتەوە بەڵام دیسان ئەڵێنەوە هەندێک جار خواستێک ئەخرێتە ڕووبوون ئیعلامی کە خودی ئەم پەرلەمانتارە بە ڕێزانش کاتێک لە پشتی کامێرە قسەیان لەگەڵەکەی پێمان ئەڵێن ئێمە ئەزانین بابەتەکە نایەتە دی بەڵام مەجبورین ئێمە بۆ ئیعلام و بۆ سوشیال میدیا قسەکەین چونکە جەماوەری ئێمە ئەمە لە ئێمە خوازێ ئێمە ئومێد دەکەین پەرلەمانی کوردستان کاری پەرلەمانی لە کوردستان ڕابەرایەتی خەڵککە نەک ئەوەی کە شێوازێک لە پۆپۆلیزم وا بکات پەرلەمانتار و ئێمە لە دەستی سەرۆکاتی ناچارکات شوێن ئەم شێوازە لە پۆپۆلیستی بکەوین کە ئێمە پێمان وایە نەک چارەسەری گرفتە ئەساسیەکان ناکە ڕەنگە جۆرێک لە بێمتمانەی لای هاوڵاتیانی کوردستانیش بە خودی دامەزراوەکە و بە ئێمەش دروست بکە. باش کاکێ من ئێستا لە ماوەی ڕابردوودا لە دوای 2014ەوە لە کۆتاییەکانی 2014ەوە کە چەند ڕۆژی ڕابردوو یادی مەسەلەن سێ ئابوو شەڕی داعش قەیرانێک بوو شەهید بوونی هەموو پێشمەرگە و برینداربوونی ئەوە کارەساتێکی گەورە بوو دوجار مەسەلەی پرسی ڕیفراندۆم و لێکەوتەکانی و مەسەلەن دوجار پرسی کۆرۆنا و بێمتمانەی لێوان هێز و لایەنە سیاسەکان ئەمانە دیارەکانن کە هەموو وڵاتی گەستی پێکە یەکێکی تر لەوانە پێتوانێت کە ئەم جەدەل و ململانێن بەڕاستی توانم بڵێم ناتەندروستی نێوان هێزولانە سیاسەکان بێ لە ماوەی ڕابردوو کە قەیرانێکی تر بێ و بچێتە ڕیزیە و چوار قەیرانەی تر. کاکزانە من دیسان ئەڵێم ئەو ئاخر بۆیە پێویستمان بەوە هەیە کە ئێمە دانیشتنی ڕاشکاوی جددی لە نێوان هێز و لایەنە سیاسیەکانە بێت دوور لە مزایداتی ئیعلامی دوور لە قۆڵبادانی یەکتری دوور لە بڕیاری پێشوەختە بەرامبەر بە یەکتری بۆ ئێمە هەڵسەنگانی ئەم دۆخە بکەین کە کۆرۆنا هات کۆرۆناش بە سیاسی و بە حیزبی کرا بەداخەوە کە باس لە پرۆسەکانی خۆپارێزی کۆرۆنا کرا هەندێک خەڵکو لایەن پێیان وا بوو کامە هێزەکانی دەسەڵات بۆ مەشغوڵکردنی خەڵکو لە بیربردنەوەی کۆمەڵی قەیرانی ترە کە باس لە قەیرانی سەرەڵدانەوەی داعشەکرێ ڕەنگە خەڵکی تر بە شێوازێکی تر ئەم بابەتە تەفسیرکە ئێمە پێویستمان بەوە هەیە ئەو قەیرانانەی ڕوبەڕووی کۆی کۆمەلگای کوردستانە بینەوە دەستنیشانیان کەین سەرچاوەکانیان دەستنیشان کەین ئەگەرەکانی بەرامبەر بە هەرێمی کوردستان و توانەکانی خۆمان لە چۆنێتی ڕوبەڕووبوونەوەیان دەستنیشان کەی بۆی بتوانین پێکەوە ڕوبەڕوویمانە بینەوە ئێمە پێمان وانە بێ ڕاستە ئێمە لە 6 ساڵی ڕابردووە داعش قەیرانێکی یەکجار گەورە بوو ڕووی لە هەرێمی کوردستان کرد دابەزینی نرخی نەوت قەیرانێکی یەکجار گەورە بوو ڕووی لە هەرێمی کوردستان کرد بەڵام کۆرۆناش قەیرانێکی گەورە بوو پێمانوانە بێ قەیران لە هەرێمی کوردستان نامێنێت دوای کۆرۆنا و داعش قەیرانێکی تر ڕوو لە هەرێمی کوردستان ناکات سیاست هونەرەکەی لەوایە کە خۆت بۆ خراپترین سیناریۆ ئامادەکەی بەڵام کار بۆ هێنانەدی باشترین سیناریۆشکەی ئالێرەوەیە کە ئێمە پێویستمان بەوە هەیە لەسەر نەخشەڕەیەکی نیشتیمانی کوردستانیانە ڕێککەوین بەلای کەم ئەوەی کە ئەتوانین تعریفیکەین یەک ئەوەیە پێگەی کوردوای هەڵبژارنەکانی عێراق چیە بێ چۆن لەو نەسەقامگیری کە لەسەر ئاسی عێراق و ناوچەکە هەیە نەهێڵین پریشکی بەرهەرێمی کوردستان بکەوێ چۆن چاکسازیەکی ڕیشەی لە کەرتی نەوت و خاڵە سنووریەکان و کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆکەین بۆی پشت بە توانەدارایەکانی خۆمان ببەستین حقیقەتی توانەدارەکانی خۆمان وەقوتی ئێمە چیتر ئەو مامەڵە سیاسی ئیعلامی لە بەغداوە لەگەڵانەکری ئەمانەیە ئێمە ئەتوانین پێکەوە ئەم قۆناغانە شتێ پەڕێنین و ئەزمونیشمان هەیە دەریش کەوت ساڵی 1970 کاتێک بەرەی کوردستانی لەنوێن پارتی وێکێتی دروستە بێ لەبەرەوەی بەرەی کوردستانیمان هەبوو بەرگەی کیمیاباران و ئەنفالمان گرت لەبەرەوەی بەرەی کوردستانیمان هەبوو توانیمان ڕاپەڕین سەرکەوتوکەین بەڵام کە وردە گیانی بەرەی کوردستانی لاواز بوو تووشی شەڕی ناوخۆبووینەوە کە ڕێکەوتنی واشنتن نەکرێ مەرحوم جەنابی ئەمجەلال تاڵەبانی لەگەڵ جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە پێکەوە ڕێکەوتن ئەمکان پێکەوە پارتی وێکێتی نزیکە بنەوە باشترە توانین ئیدارەی دۆخی 2003 و قۆناغی عێراقی دوای ئەوە بین کە جەنابی سەرۆک بارزانی و جەنابی ڕەحمەتی سەرۆک مامجەلال و جەنابی ڕەحمەتی کاک نەشوران کە پێکەوە قیادەی نووسینەوەی
دەستوری عێراقەکەن ئەبینی چ دەستکەوتێک بۆ هەرێمی کوردستان دەرەوە لە شەڕی داعش کە پێکەوە بین توانیمان داعش تێک بشکێنین بۆیە ئەو قەیرانانەی ڕوبەڕوومانە بێتەوە ئەگەر پێکەوە بین ئەتوانین تێکیان بشکێنین ئەگەر پێکەوەش نەبین خودی ئەم پێکەوە نەبوونا بۆ خۆی بێتە قەیران و ڕەنگە زیانی گەورە بە هەرێمی کوردستان من لەو قسانەی جەنابەت دەمەوێت بگەمەوە پرسیارەی کە بەڕێزت وەکو سیاسیەشی گەنج ئەکیدە مەسەلەن ڕەنگە ئێستا کادر و لە ئەنگری پارتی دموکراتی کوردستانی شەبێت مەسەلەن نیگەران بێ لەو دۆخە لە ژیانی خۆی مەسەلەن تا گەنجمان سەرهەڵەگرێ لە هیجا خنچێ لە ئاوەکانی دەریای ڕەشە خنچێ خەڵک بێزارت ماچی تەلەڤیزۆنە بێ حتا لە هەولێر و سلێمانی و هەموو شوێنێک ئەمە هەیە مەسەلەن ڕەنگە من هاوڕێی پارتیم هەبێ لە ناو سلێمانی و هەڵەبجە و گەرمیانەوە ناڕازین هەمووی نیگەرانن کاتی تەحولاتێکی سیاسی ئیداری نییە لە هەرێمی کوردستان بە متمانەیەکی بتەوە بۆ ئەوەی بەڕاستی بە هەڵەوکەم و کوڕیەکاندا بڕۆنەوە لە مەلەفینەوتەوەکەوی بە ڕێزباسیەکەی لە مەسەلەی خاڵەسنوورەکان لەزە هەر پرسێکە کە ئەزان و خەڵکیش باسیەکە تەحولاتێک بکرێ بۆ ئەوەی بەڕاستی تەکانێکی تر بە هەرێمی کوردستان و پێشکەوتنەکانی بدرێ ینی کاتی ئەم شۆڕشەگەر ناوی لێنەی شۆڕش تەحول گۆڕانکاری ناوی لێنەی چی کاتی ئەوە نەهاتووە ئێمە پێویستمان بە پرۆسی ریفۆرمی بەردەوامی گشتگیر هەیە لە ناو کۆی سیستەمەکە و ئەم پرۆسەیەکە پارتی و یەکێتی گۆڕانکە ڕێککەوتن کابینەی نوێمیان پێکێناوە کارنامەیەکیان نایە پەرلەمان ڕێککەوتنیان لەسەر کرد پارتی و یەکێتیەکە ڕێککەوتنی سیاسیان هەیە ڕێککەوتنی پێکێنانی کابینیان هەیە لەسەر ئەم چاکسازیە گشتیە گشتگیرەیە کە ڕێککەوتنی لەسەر کراوە با دەرفەت بین ئەم چاکسازیانە جێبەجێ بکرێن ئەو هەڵمەتەی ئێستا دەستی پێکردو جێگەی دەستخۆشیە ئەوەی کە بەڕێز لە ئەنجومەنی وەزیران بڕیاری سەردراوە بەڕێز جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرپەرشتیەکات بۆ هۆکردنەوەی داهاتی خاڵە سنووریەکان بۆی باری بژێوی خەڵک باشتر بکرێ لەگەڵ باشترکردنی باری بژێوی خەڵک چاکسازی ڕیشەی بکرێ بۆی دەرفەتی کار زیاتر دروست ببێ و هەڕەش ئەمریکان لە سەر هەرێمی کوردستان کە بنەوە چکە هەندێک فاکتەران لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستانن کۆرۆنا لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان بوو داعش لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان بوو دابەزینی سعری نەوت لە دەرەوەی ئیرادەی خەڵکی کوردستان بوو ئەو شەڕە ئیقتصادی کە بەرامبەر کوردستان لە بەغداوە ئەکرا لە دەرەوەی ئیرادەی هەرێمی کوردستان بوو بەڵام ئالەما پێویستمان بەوەیە کە لە ناوخۆی خۆمانە لەسەر ئەم پرۆسە چاکسازیە بەردەوام بین و ببینە مای بەڕاستی ئارامی بۆ خەڵکی کوردستان ڕەنگە هەندێک ناکۆکی و وەزعی ناسەقامگیر لێرە و لەوێ هەبێ ئەمانە کاریگەری نێگەتیڤ لەسەر ناوچەکە دابنێن ڕەنگە جۆرێک لە دەرچوون لە یاساکان ئەمانە کاریگەری دابنێن بەڵام واقعەکە ئەمەیە کە ئەبێ ئێمە سوور بین لەسەر چاکسازیەکان سوور بین لەسەر باشترکردنی بژێوی خەڵک سوور بین لەسەرەوەی هەرێمی کوردستان لەو قەیرانانەی ڕوبەڕووی ناوچەکە بنەوە بە کەمترین پریشکیەوە بیپارێزین و یەکریزی ناوخۆیە بێ خەڵکی کوردستان ڕەنگە جگە لەلایەنە ئابوووریەکەی لای گرنگ بێ کە پەیوەندێکی تەندروستە لە نێوان لایەنە سیاسەکانە هەبێ ئومێدیان بۆ ژیان بۆ بگەڕێتەوە ئێمە ئەزموویەکمانەیە لە 2007 بۆ 2013 کۆچی پێچەوانە دەستی پێکرده بوو ئەو خەڵکە ڕەوەندە کوردی لە نەوەتەکان ڕویان لە ئەوروپا کردبوو وردە وردە ئەهاتنەوە بۆ هەرێمی کوردستان بۆیە بێ ئەمەم قۆناغە ڕێککەوت ئەو کاتە بەرهەمی ئەمەش بەرهەمی ڕێککەوتنی استراتیژیەمان پارتی و یەکێتی بوو بۆی ئێمە پێمان وایە ڕێککەوتنێکی نوێتر بکرێ نەخشەڕەیەکی باشتر دابدرێ هەمومان لەسەر ئیعادەی تعریفی قۆناغەکە و خاڵی هێز و لاوازەکانی ڕێکەوی ئێمە پێمان وایە بەڵێ ئەتوانین کۆتایی بە کۆمەڵێک پرۆسە هەیە بیێنین و هەرێمی کوردستانیش باشتر بوو بژێتەوە بەڵێ کاک هێمن لە زۆر جار باز لەوە کرێت کە هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە و قوارەی هەرێمی کوردستان لە بەردەم مەترسیدایە مەترسی قوارەی هەرێمی کوردستان زیاتر بێمەتمانەی نێوخۆییە یاخود پیلانی دەرەچ کاکزانە ئەگەر بە دیدێکی تەحلیلی سەیری مێژووی 200 ساڵی بزوت ینی زاف و بزوتنەوە ڕزگاری خوازەکانی کوردستانی 26-27 شۆڕش و ڕاپەڕینمان هەیە هیچ وەختێک فاکتەری ناوخۆی و فاکتەری دەرەکی لێکجیان نەکراوەتەوە زۆر جار فاکتەری دەرەکی هەبووە فاکتەری ناوخۆی هاوکار نەبووە بووەتە هۆکاری لە ناوبردنی و دەرفەتانی بۆ لە بەردەم شۆڕش و ڕاپەڕینەکانان هەندێک جار دەرفەتی ناوخۆی لەبار بووە بەڵام دەرفەتی دەرەکی لەبار نەبووە نەتوانراوەکو پێویست بخۆزرێتەوە بۆیە ناتوانانی هەردووکی نادیدە بگری خۆ ئێمە بەکو باسم کرد ئەوە بەڵام گرنگە ئەو کاتەی کە دەرفەتی دەرەکی یان هەڕەشەی دەرەکی دروستە بێت تۆ لە ناو خۆت توانی بێتە ڕێزەکانی خۆتت یەکخست بێتەوە بۆیە لێرە کلیلە ئەساسیەکە دۆخە ناوخۆیەکەیە فاکتەرە ناوخۆیەکەیە چونکە تۆ ئالێرا گرنگە ئەگەر فاکتەری ناوخۆیت ئامادە بێ بتوانانی خۆت بپارێزیتەوە یەک ریزبی یەک پێناسەمان بۆ ئاسایشی هەرێمی کوردستانە بێ نەک دوو پێناسە و سێ پێناسەمان هەبێ بەرژەوەندەکانی هەرێمی کوردستان یەک پێناسەیمان بۆ هەبێ پاراستنی قواری هەرێمی کوردستان یەک پێناسەیمان بۆ هەبێ ئەو کات فاکتەرە دەرەکیەکە چه هەڕەشە بێت چه دەرفەت باشتر ئەتوانرێ ڕوبەڕووی ببێتەوە یان بقۆزرێتەوە بۆیە لێرە بە قەنەعاتی شخصی خۆم و ئەو وانە مێژوانەی کە لە دراسی مێژووی هاوچەرخی کوردستانە پێی گەشتوین زامنە ئەساسیەکە دۆخە ناوخۆی و فاکتەرە ناوخۆیەکە بەڵێ ئەگەر وەکو دوا پرسیار بپرسم لە بەڕێز هەورامی کە
چیوە ئەکات هەرێمی کوردستان جارێکی تر بڕاتە پێشەوە لە ڕووی سیاسی و ئیداریەوە و کۆچە پێچەوانەی بەڕێز باست کرد و متمانەی گەنج و هاوڵاتی زیاتر بێتەوە بەدام و دەستگاکانی هەرێمی کوردستان ینی گەرانتی ئەم بابەتە چییە؟ ئەم پرۆسەیەکی بەردەوامە پرۆسەی بەهێزکردنەوەی متمانە لە نێوان هاوڵاتی و حکوومەت لە نێوان هاوڵاتی و دامەزراوەکان لە نێوان هاوڵاتی و حیزبی سیاسی بەهێزکردنەوەی متمان لە نێوان حیزبە سیاسیەکان لەناو خودی حیزبە سیاسیەکان پرۆسەیەکی بەردەوام پرۆسە بەردەوامەکەش بەوە کرێ یەک دامەزراوەکانی هەرێمی کوردستان بەهێزتر بکرێنەوە بتوانن وەکو دامەزراوەی دەوڵەتی مامەڵە لەگەڵ هاوڵاتیانی کوردستانکەن و بتوانین سەروەری یاسا لە هەرێمی کوردستان بێ ئەم دوانە وەکو ئەو سپۆڕێکی گەورەی زانستی سیاسی فۆکۆیاماڵێ گرنگە بۆ دەوڵەتداری هەم دامەزراوەکان دامەزراوەی بەهێزبن و هەم سەروەری یاسا هەبێ لەگەڵ ئەمەشا پرۆسەیەکی چاکسازی ڕیشەیی بەردەوام بە ئیرادەیەکی بەهێزی چاکسازیەوە لە سەرانسەری هەرێمی کوردستانە پێمان وایە ئەمە ئەتوانێت جۆرێک لە جۆرەکان متمانە بگەڕێتەوە و دامەزراوەکان لە ئەفراد لە هێرێمی کوردستانە بەهێزتر بن و پێمان وایە بەمە ئەتوانین بەشێکی باش لە متمانە بگێڕینەوە و پێشمانوانە بێ پرۆسی چاکسازی عسایەکی سحریە بە یەک جار دێتە دی گەندەڵێکی زۆر لە هەرێمی کوردستانەی بەڵام ئیرادەیەکی بەهێزیش بۆ چاکسازی لە هەرێمی کوردستانەی واداری هەموو لایەک پشتیوانی ئەم پرۆسەیە بن و بە دیدێکی حزبی تەسکەوە سەیری پرۆسەکانی چاکسازی نەکرێ گرنگە هاوڵاتی کوردستان بە قازانج لی دەربچێ نەک ئەوەی چه حیزبێکی سیاسی قازانجەکەیان نیکە. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز هێمن هەورامی جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان کە بەڕێزیان لە شاری هەولێرەوە لەگەڵ مابوسپاس بەڕێز کاک هێمن. بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆڕامای ئەم شەومان پێشکەشکردن بە هیوای ساخ و سەلامەتی بۆ هەموو لایەکتان خواتان لەگەڵ.